مفتی زەهاوی ئەو زانا کوردەی 38 ساڵ مفتی بەغداد بوو. نزیکەی 4000 زانا و خوێندەوار لە بەردەستیدا پێگەیشتون. ماوەی 38 ساڵ مفتی بەغداد بووە و لەسەر وشەی کورد والی بەغدای شەرمەزار کردووە. دادوەر و نووسەری ناسراوی کورد شێخ محەممەدی خاڵ لەبارەی مفتی زەهاویەوە دەڵێت خوا ئەزانێت مفتی زەهاوی لە هەر گەلێکی تردا بووایە تا ئێستا لە 100 لاوە ژیانی ئەنووسرایەوە و هەموو ساڵێک لەو ڕۆژەدا کە تیایدا مردووە یادێک دەکرایەوە. لە گۆڤار و ڕۆژنامە و ئێزگەکاندا ناوی زیندوو دەکرایەوە. مفتی زەهاوی ناوی محەممەدی کوڕی مەلا ئەحمەدی کوڕی حەسەن بەگە. بە خانەوادا دەچنەوە سەر بابانەکان. لە ساڵی 1993 زاینی لە شاری سلێمانی لەدایک بووە. پاشناوی زەهاوی بەناوەکەیەوە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە خانەوادەکەیان لە سلێمانیەوە بۆ ماوەیەک دەچنە ناوچەی زەهاو بۆ ماڵی خاڵوانی. کاتی گەڕانەوەی بۆ سلێمانی بە زەهاوی بانگی دەکەن. لە تەمەنی 6 ساڵیەوە لە لای باوکی دەستی کردووە بە خوێندن. پاشان دەچێتە لای زانەی بەناوبانگ شێخ مەعروفی نۆدێ و چەند ساڵێک لە لای دەخوێنێت. زانستەکانی نەحوو، سەرف، مەعان، بەدیع، بەیان، عەرزووی لەلا تەواو دەکات. پاشان چووە بۆ هەڵەبجە و لە مزگەوتی گەورە لە لای زانای بەناوبانگ شێخ عەبدوڵڵای خەرپانی لۆجیک و فیقه و ئەسووڵی فیقهی خوێندووە. پاشان دەچێتە سنە و لە لای شێخ سەعیدی تەختی و شێخ محەممەدی قەسیمی مەردۆخی زانستەکانی حیکمەت و کەلام بۆ چەند ساڵێک دەخوێنێت. دوجار دەچێتە سابڵاغ و لە لای مەلا محەممەدی مەشهور بە ئیبن ڕەسوول ئیجازەی مەلایەتی وەردەگرێت. زەهاوی بۆ چوو بۆ بەغداد. شێخ محەممەدی خاڵ دەگێڕێتەوە لە باپیر من بیستووە ڕۆژێک یەکێک لە پیاوماقوڵانی سلێمانی لە زەهاوی دەپرسێت بۆچی سلێمانیت بەجێهێشت. لە وەڵامدا دەڵێت چونکە لە ناو زانایان و پێشەوایانی سلێمانیدا جێگام نەدەبوویەوە و لە هیچەوە دیار نەبوو. پاشان دەڵێت ڕۆژێک لە سلێمانی لە مزگەوتی مەلا عەبدوڵڵای ڕاش سەید حەسەنی ئێستا مەلاکان هەموو کۆبوونەوە و لەگەڵ مەلا عەبدوڵڵا قسەیان لە بابەتێکی زانستی دەکرد. منیش قسەیەکم تێدا کرد کەچی مەلا عەبدوڵڵا پێیوتم بۆچی ڕۆڵە تۆش خوێندوتە؟ ئەم ڤایرۆسی خۆنە ناسینە لە ڕیشەی مێژووی ئێمەی کورداندا هەبووە و دەشمێنێت. وەیە زۆر جار بەلیمەت و زانەکانی ئێمە لە غوربەتدا سەریان ناوەتەوە. پاژنە ئومێدبوونی لە سلێمانی دەچێتە کەرکووک. دواتر لەسەر داوای عەلی ڕەزا پاشای والی بەغداد دەچێتە بەغدا. لە ساڵی 1266 کۆچی بووەتە ڕەئیس المودەڕسین. لە ساڵی 1270 کۆچی لەلایەن والیەوە کراوەتە مفتی بەغداد و تا مردنی لەو پۆستەدا ماوەتەوە. لە بەغداد مەلاکانی ئەو سەردەما بە عەرەبی زانینەکەی مفتی زۆر سەرسام دەبن. وەیە لێی دەپرسن تۆیەکی کورد لە کوردستاندا پێگەیشتۆی ئەم عەرەبیە چۆن فێربووی؟ ئەویش وتوێتی من لە لای شێخ مەعروفی نۆدێ عەرەبیم خوێندووە. ئاستی زانستی زەهاوی. زەهاوی لە پایی زانستیدا پلەی حەڕەمەینی هەبووە. لە زانستەکانی نەحوو، سەرف، مەعان، بەیان، بەدیع، وەزع و عەروس، کەلام و مەنطق، ئاداب و حیکمەت، فقه و ئوسوڵ، فقه و تەفسیر، حەدیث و ئوسوڵ الحەدیث، حیساب و هەندەسەدا پێشەوا و پایەیەکی ئێجگار بەرزی هەبووە. شێخ ڕەزای تاڵەبانی لە باسی پایی زانستی مفتی زەهاویدا دەڵێت ئەی مادەری گێتی تۆ هەتا ئێستا نەزاوی زاتێکی وەکو فەیزی ئەفەندی زەهاوی. ممکن نییە ئیدراکی حەقایق بە تەواوی، ممکن نییە ئیدراکی نەکە زێهنی زەهاوی. ئەمین زەکی بەک لە کتێبی تاریخی سلێمانی و وڵاتدا دەڵێت لە 6000 کەس زیاتر لە خزمەتی مفتی زەهاویدا خوێندویانە و زانستیان لێ وەرگرتووە. بەدەر لە زانست مفتی بە کوردی و عەرەبی و تورکی و فارسی شعری نووسیوە. مەعروف و ڕەسافی شاعیر دەڵێت ئەوەندەی من و جەمیل زەهاوی بە شعرەوە خەریکین، ئەگەر مفتی زەهاوی نیوەی ئەوە بە شعرەوە خەریک ببوایە گەلێک لە ئێمە شاعیرتر و شعری زۆرتری دەبوو. کوردایەتی و کەسایەتی زەهاوی. دەگەڕنەوە جارێکیان زەهاوی و والی بەغداد پێکەوە دانیشتون. سەرینێکیان لە نێواندا بووە. لەو کاتەدا کوردێک دێتە دیوەخانی والی و کۆمەڵێک داواکاری بە والی بەغداد دەڵێت. قسەکانی کوردەکە والی تووڕە دەکا و ڕوو دەکاتە مفتی زەهاوی و دەڵێت پێم بڵێ
فەرقی بینی کورد و گوێدرێژ چییە؟ والی بیری چوو کە زەهاویش کووردە وەیە زەهاوی لە وەڵامدا دەڵێت فەرقی بینی کورد و گوێدرێژ ئەو سەرینەیە. لەو کاتەدا ئاماژە بە سەرینەکەی نێوان خۆی و والی دەکات. والیش لە قسەکە تێدەگا و شەرمەزار دەبێ و داوای لێبوردن لە زەهاوی دەکات. زەهاوی کوردێکی مرد بووە، هەمیشە ئاگەی لە کوردەکان بووە، هەر کامێکیان ڕۆژگاری نەهەموار ناچاری کردبێت بچێتە بەغداد. مفتی زۆر چاک دەستی گرتووە لە لای والی یان موشیر یان هەر کەسێکی تر بوو بێت تکای بۆ کردووە تا دای مەزراندووە. لە کاتی مفتێتیدا هەموو مەدرسە گەورەکان و مزگەوتە نایابەکانی بەغداد بەدەست زانایانی کوردەوە بووە. لەناو ماڵ و مناڵی خۆیدا قسە و گفتوگۆی هەر بە زمانی شیرینی کوردی بووە. وەسیەتیشی کردووە بۆ نەوە وەچەکانی کە لە دوای خۆی هەر بە کوردی قسە بکەن. زاوی دنیانەویست و وەفادار و میوان دۆست بووە. دەوڵەمەندی ڕەت کردووەتەوە و ئەیوا بووە پارە دەتوانێت دەرگای گومڕایی بکاتەوە بۆ مرۆڤەکان. ئەم زانایە لە ساڵی 1890 زاینی لە شاری بەغداد کۆچی دوایی کردووە و لە مەدرسەکەی خۆی کە پێی دەڵێن مەدرسەی سلێمانی نێژراوە.